لە نێو هەموو هاوڕێکانمدا من تاکە کەسم زۆر خەم دەخۆم. من تااقەتی ژیان و نەماوە. قاچێکم بۆ دروست بکەن بۆ ئەوەی پێی بڕۆم و دنیا ببینم. ئێستا من وەک زیندانی وام. کاتێک من منداڵ بووم نەمدەزانی بخوێنمەوە بنووسم. من پۆلی یەک بووم. سەرڕایەوەی نەمدەزانی بخوێنمەوە بنووسم منیان بردە پۆلی دووەم، دواتر پۆلی سێیەم. دواتر وازم لە قوتابخانە هێنا و لەو کاتەوە تاوەکو ئێستا نازانم بخوێنمەوە بنووسم. ئێستا هیوامەوەیە بگەڕێمەوە قوتابخانە و بخوێنم. پشت بەخوا دەگەڕێمەوە قوتابخانە و فێری خوێندن و نووسین دەبم. بەخوای بەر لە هاتنی داعش ئەم ناوچەیە نمونە بوو و زۆریش خۆش بوو. بەتایبەت مووسڵی کۆن و گەڕێکی فاروق. هیچ ناوچەیەک هێندەی ئێرە جوان نەبوو. خەڵک لە هەولێر و دهۆک و سلێمانی دەهاتن ئێرە و لە زۆر شوێنی دیکەشەوە دەهاتن ئێرە و سەردانی مووسڵی کۆن و بەتایبەت گەڕێکی مێدانیان دەکرد و سەیری شەنەوارەکان و شوێنە جوانەکانیان دەکرد. زۆربەی جاربیری ئەو ڕۆژانە دەکەم کاتێک لەگەڵمان دەهاتە لای پزیشک و هەروەها پێکەوە دەچوینە نەخۆشخانە و هەروەها دەچوینە بازارکردن. بیرەوەریمان زۆرە و من بۆ حاڵی ئەو زۆر پەرێشانم. دۆخی ئەو زۆر خراپ بووە و لە ڕووی دەرونیەوە ڕووخاوە. بۆیە زۆر بۆی دڵتەنگین. هەر کەسێک دۆخی دایکی خۆی بەم شێوەیە ببینێت چی بەسەر دێت. ئێستا کە من دەچمە لای پزیشک پێم دەڵێن نەخۆشی دەرونیت هەیە، هۆکارەکەش ئەو دۆخی ئێستای دایکمە. بەخوای بەر لە هاتنی داعش ئێمە زۆر دڵخۆش بووین و هیچ شتێکی خراپ نەبوو. دوای هاتنی داعش خەڵکی هەژار دۆخیان تێک چوو. بەخوا کولەمەرگی زۆرمان بە چاوی خۆمان بینی. ئەوەی لە سەردەمی داعشکرا هەرگیز لە بیری کەس ناچێ، لەبیر ناکرێ و ئێستا زۆر خەم لە دڵمدا هەن، بەڵام ناتوانم بێڵێم. لە سەردەمی داعشدا هەلی کار نەبوو. ئێمە لە ماڵەوە دەماینەوە و کاتەکانمان بەسەر دەبرد. دوایەوە یەک فرس لە گیرفانمان دانەمان، ئیتر دەستم کرد بە کۆکردنەوەی قوتو و پلاستیک و دواتر دەمفرۆشتن و بژێوی ژیانی خێزانەکەم پێدابین دەکرد. ژیانمان زۆر قورس و زەحمەت بوو. تەنیا دانەوێڵەی وشکە بوو، وەک ساوەر و برۆژ. ئێمە تەنیا ئەوانمان دەخوارد.
هەروەها لە کاتی سەرمادا جلە کۆنەکانمان دەستسووتان بۆ ئەوەی خۆمان گەرم بکەینەوە چونکە نەوت و گاز نەبوو بەم جۆرە ژیانمان بەڕێدەکرد. من لە ساڵی 2015 لە بادۆش بریندار بوو. هەروەها لەگەڵ من دایک و باوکیشم بریندار بوون، بەڵام ئەوان گیانیان لەدەستا و مردن. کوڕمامەکان منیان گواستەوە نەخۆشخانە لەبەری ڕاستی مووسڵ. لەو کاتەشتا دایک و باوکمیان شوشتن و گواستیانەوە بۆ گۆڕستان و بە خاک سپێردرا. دەستەکانم تووشی نەخۆشی گەنگرین بوون و جوڵیان نەما بوو. پزیشکان لە نەخۆشخانە پێیان گوتم دەبێت دەستەکانت ببڕینەوە، هیچ چارەیەکی دیکەی نییە، بۆیە بە ناچاری دەستەکانم بڕانەوە و ئێستاش لاشەم پڕ ساچمەیە. بەخوا 4 کاژێر لە نەشتەرگەری مامەوە تاوەکو دەستەکانیان بڕیەوە. کاتێک هەواڵی مردنی دایک و باوکمم زانی، هیوام دەخواست منیش بمرم، بەڵام خۆی گەورە منی هێشتەوە. لە ڕۆژی 3 2017 کە ڕۆژی هەینی بوو، کاژێر 1:30 نیوەڕۆ بوو، لەگەڵ خوشک و براکانم نانمان خوارد و دواتر هاتینە هۆڵەکە و دانیشتین. لە ناکاو گول لە هاوەنێک بە ماڵەکەمان کەوت و ئیتر من ئاگام لە خۆم نەما و براکانم منیان هەڵگرت و منیان بردە نەخۆشخانە و لە نەخۆشخانە پێیان گوتم تۆ چکارەی؟ مەش گوتم ئاساییم و مەدەنیم. پێیان گوتم تۆ لەگەڵ برایانی موسڵمان نی؟ منیش گوتم نەخێر، بۆیە چارەسەریان نەکردم و فڕیان دامە دەرەوەی نەخۆشخانە. دواتر وەریان گرتمەوە و 2 هەفتە لە نەخۆشخانە چارەسەر کرام و خوێنم زۆر لە بەڕۆشت بوو، بۆیە بەردەوام خوێنیان تێدەکردم و 26 بتڵ خوێنیان تێکردم. هەروها دەم و دەست قاچێکیان بڕیمەوە، بەڵام قاچەکەی دیکەم سەلامەت بوو، تەنانەت برینداریش نەبوو بوو، بەڵام داعش ئەویشیان بڕیەوە. دواتر هەر چۆنێک بێت لە نەخۆشخانە ڕامان کرد و اینجا ماڵمان بەنهێنی گواستەوە بۆ گەڕێکی زنجەلی. لە ڕۆژی 7 ڕەمەزانی 2017 هەمومان ڕامان کرد و باوکم منی هەڵگرت و هێشتا هەر بریندار بووم. ئێمە گەیشتینە سێڕیانی یەرمووک، لەوێ سوپا پێشوازیان لێکردین و دەم و دەست پۆلیس چارەسەری پزیشکیان بۆ کردم. لە نێو کەس و کارمدا هەمیشە من خەم دەخۆم و کاتێک دەبینم تۆ لەسەر قاچەکانت وەستاوی و منیش بەم جۆرەم چۆن دڵتەنگ نەبم. بەخوای 7 کەس لە ئەندامانی خێزانەکەمان نەماون و شەهید کراون. برام، کوڕی مامم، 2 مام و ژنم، 2 کچی خاڵم
واتە 7 کەسی خانەوادەکەم کوژران. ئێمە هەمومان لە خانوویەکدا بووین کاتێک بردوبان کراین، بەڵام سوپاس بۆخوا هەر شتێک بەسەرمان بێت ئەوە بەویستی خوای گەورەیە. ئەمە کاری خوایە و ناتوانین ڕازی نەبین. لە سەردەمی داعش زۆر زەحمەتیمان بینی و زۆر گەنج و لاو کوژران لە مووسڵی کۆن. هەروها چەندین ژن و کچ و منداڵ کوژران. گوناهی ئەوان چی بوو؟ چ تاوانێکیان هەبوو؟ ئەو لێرە دانیشتە بوو دەرگای ژوورەکەدار بوو. ئەو قورئانی دەخوێندن و لە ناکاو گول لە هاوەنێ کات و لە دەرگای دارەکە چۆ ژوورەوە و تەقیەوە قاچی بە ساچمە بریندار بوو. هەستم نەکرد، بێهۆش بووم و کچەکەم بانگی کردبوو، خوێنم لێ دەچۆڕا و گۆشتم پارچە پارچە بوو. کاتێک بە ساچمەی هاوەنەکە بریندار بوو، قاچی لە 4 شوێنەوە شکاو لە هۆش خۆی چوو. ئێمە و دراوسەکان خستمانە نێو بەتانێک و هەڵمانگرت و بردمانە دەرەوە، بەڵام هیچ ئۆتۆمبیلێکی لێ نەبوو. بۆیە خستمانە نێو عەرەبانەیەک و بردمانە نەخۆشخانە. من ئاگام لە خۆم نەما و بێهۆش بووم. دوای ماوەیەک چاوەکانم کردەوە بە پزیشکەکەم گوت تکایە دەرزیەکم لێ بدە بۆ ئەوەی بمرم. تەنیا ئەوەم گوت. گەیاندمانە نەخۆشخانە و پزیشکەکان گوتیان دەبێ پلاتینی بۆ دابنین و ئیدی بە نەشتەرگەری پلاتینیان لە قاچی دانا و هەفتەیەک لە نەخۆشخانە مایەوە و من و خوشکەکانم بەردەوام سەردانمان دەکرد. بەڵام چارەسەریەکانی نەخۆشخانەکەی سوودی نەبوو، بۆیە بردمانە ماڵەوە و ئیدی هەر لە ماڵەوە ڕۆژانە تەداویمان بە قاچی دەکرد، بەڵام ئەمیشی سوودی نەبوو. ئەو کاتیش ڕۆژانی ئازادکردنی مووسڵ بوو. بە تەواوی ڕێکەوتەکەی نازانم، بەس دەزانم 2017 بوو کاتێک سوپای عێراق گەشتنە نێو مووسڵ. لەو کاغەزەدا دیارە کە گرێ لە نێو مێشکیدا هەیە و دواتر بە نەشتەرگەری گرێکەمان بۆ دەرهێنا. بە چاوەکانی خۆم نەمبینی بوو، بەڵام ئەوەم بینی کە لەسەر زەوی کەوتە بوون. بەڵام هەندێک کەس بە چاوی خۆیان بینی بوویان کە خۆکوژێک هاتبوو نێویان و خۆی پێدا تەقاندبوونەوە. کاتێک خۆی تەقاندەوە دەم پڕی خوێن بوو، چەندین ددانم شکان و هەروە دەستێکم شکا و چەند ساچمەیەکیش بەڕانم کەوتن و کەوتمە سەر زەوی. ئەوەی خۆی تەقاندەوە ماڵوێرانی کردین و ئێمەیان کوشت و هیچ شتێکیشمان بۆ نەمایەوە. ماڵمان تاڵان کرا. سیرکە ئەم ددانانەی من شکاون، ئەوە هی ئەو کاتەیە. هەروەها ساچمەش بەرلووت و دەموچاوم کەوتووە. لەشم ئازاری نییە، تەنیا چاوەکانم ژان دەکەن بەهۆی ئەوەی تەنیا چاوێکم دەبینێ. ئێستا کە بەرامبەر دانیشتوم ناتوانم بەباشی بتبینم. ڕاستە من خەڵک دەبینم کە دێن و دەچن و لەگەڵیان پێ دەکەنم و مۆبایلم پێیە، بەڵام ناتوانم فەیسبوک و یوتیوب و ئەپەکان بەکاربێنم. تەنیا ئەوە نەبێت کاتێک یەکێک تەلەفۆنم بۆ دەکات هەڵی دەگرم و دەڵێ مەلۆ. هیوام لەم ژیانە ئەوەیە ڕووناکی بۆ هەردوو چاوەکانم بگەڕێتەوە و دنیای پێ ببینم.
بینین لە هەموو شتێک گرنگترە و من ئەوەندە خەم بۆ قاچەکانم ناخۆم. لە ڕووی دەرونیەوە زۆر ماندووە بەهۆیەوەی گرەی لە سەریدا هەبوو بە نەشتەرگەری لامان بردووە کە ماوەی 8 کاژێر لە نەشتەرگەریەکە مایەوە و 5 ملیۆن دینارمان لێ خەرج کرد. لە کاتێکدا پارەمان نەبوو قەرزمان کرد. ئێستا ئەو پێویستی بە تەنیا ژوورێکەیە و لەگەڵ پێداویستیەکانی و هەمیشە نزا لەخوا دەکات ڕۆژێک ببێتە خاوەنی خانوویەکی بچوو. ئێمە منداڵ بووین و تاوەکو گەورەش بووین و ئێستاش خانووی خۆمان نییە. چارەسەری هەیە بەڵام پارەمان نییە و چارەسەریەکەی لە دەرەوەی وڵاتە. ئەگەر لێرە چارەسەری هەبووە بۆم دەکرد و ئەو دەست و قاچانەی لێرە دروستەکرێن کواڵیتیان باش نین و زۆر خراپن. من دەستێکی دەستکردم بۆ خۆم دروست کرد بە بڕی 5 ملیۆن دینار. ئێستا بەکاری ناهێن و لە ماڵەوە فڕمداوە. ئێستا کاتێک کەش سار دەبێت دەستەکانم بە شێوەیەک ژان دەکەن ئەگەر لەسەر ئاگریاندا بنێم هەستیان پێ ناکەم. من ڕۆژانە دەچم بۆ کارکردن جگەرە دەفرۆشم چونکە ئەو کارە سەرچاوی ژیانی منە و هیچ شتێکی دیکەم نییە. گاڵتە پێکردن زۆرە. ئەو منداڵانەی نێو بازار بە کەسە دەسپراوەکە بانگم دەکەن. زۆر خەم بەوە دەخۆم کاتێک پێم دەڵێن کابرای دەسپرا. ئەو شانم پێ دەڵێن من زۆر تێک دەچم. لە کاتێکدا ئەمە ویستی خوای گەورەیە و ئەوم بەسەر هاتووە. ئەمە بۆم نووسرا بوو. هەر کاتێک بیرم لە هاوسەرگیری کردبایەوە بە دایک و باوکم دەگوت و ئەوان پێیان دەگوتم کچێکی باشت بۆ دەدۆزینەوە. اینجا کچێکیان بۆ دۆزیمەوە و یەکترمان بینی و چەند جارێک قسەمان پێکەوە کرد. بەڵام دوای ماوەیە کە زانی من ناتوانم پارەی لێ خەرج بکەم و هەروەها نویشکانم پێی گوتم تۆم ناوێ ناتوانێت بە باشی بم ژیانیت و ئەگەر پێی بڵێم بم بە ماڵی باوکم ناتوانێت بمبات و بڵێم بچین بۆ بازارکردن ناتوانێت. هەروەها هەوڵی دیکەمدا کچی دووەم و سێەم و ئەوانی دیکەش کەسیان ئامادە نەبوون شوم پێ بکەن بەهۆی ئەوەی کەم دەرامەتم و نویشکانم. بەخوا منیش منداڵم هەن و کاتێک لایەن دوور دەکەمەوە دڵم هەر لایەنە و لەلایەکی دیکەش دڵم لای دایکمە و دەچمە لای و سەری دەشۆم و جلوبەرگەکانی بۆ دەگۆڕم و پێداویستی ڕۆژانی بۆ دەکڕم و هەندێک جاریش دەی بەمە نەخۆشخانە بۆ لای پزیشک. ئەو ناتوانێت بژیت ئەگەر من لەگەڵی نەبم و ئاگام لێی نەبێت. ئێستا من بوومەتە بریکاری و موچێ خانە نشینیەکەی باوکم بۆی وەردەگرم و من دەی بەمە لای پزیشک و نەخۆشخانە و شوێنەکان و هەروەها سەری دەشۆم و جلەکانی دەشۆم و هەموو کارەکانی ئەو من دەیکەم. بێ من ناتوانێت هیچ بکات. هەر مرۆڤێک کە پیر دەبێت و دەکەوێت لێرە نرخی کەم دەبێتەوە و زۆر جار خەڵک دێن و پێی دەڵێن هەستەوە سەر پێیەکانت و هەندێک جار منیش تووڕە دەبم و پێی دەڵێم هەستە سەر پێیەکانت و پشت بە خۆت ببەستە و بە قسەی خەڵکمان نەیەتە سەر. بەڕاستی ئەو کۆمەڵگەی ئێمە تێدا دەژین هیچ بەزەیەک بۆ جۆرە مرۆڤانەدا نابن. بەخوا من پێویستم بە قاچێکی دەستکرد هەیە بەڵام پارەم نییە دابینی بکەم و چەندین جار بە زۆر کەسم گوتووە پێویستم بە قاچێکی دەستکردە کەچی کەس بۆم دابین ناکات و من هیچم نییە و هیچ موچەیەکیشم نییە.
من پێویستم بە موچەیەکە واتە سەرچاوەیەکی ژیان ئەگەر من ڕۆژێک گەورەتر بووم هەر دەبێ ئەجگەرە بفرۆشم ئایا ئەمە دادپەروەریە لە وڵاتانی دیکە سیر بکە چۆنە و موچیان چەند باشە سەیری عراقیش بکە چۆنە و خەڵکی کەم دەرامەت لێرە چۆن دەکەون